بەهۆی دواکەوتنی موچەوە بایکۆت لە سلێمانی بەردەوامە. ناوەڕۆکی کۆبوونەوەکەی بلینکن و سوودانی ئاشکرا بوو. مالیکی زیاتر لە هەموو بەرپرسێکی دیکەی عێراقی هۆشداری دەدات. سلااو سمەیەم گرنگترین سێ هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ شەمە 14 کانونی یەکەمی 2024 واتە 14 مانگی 12 و هەتاکو ئێستاش موچەی مانگی دەی فەرمانبەر و موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە. دابەشنەکردنی موچە بە جۆرێک کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی موچەخۆر و فەرمانبەرانی هەرێم داناوە بە جۆرێک کە هەر ڕۆژە و لەلایەکەوە فەرمانبەران دەست دەدەنا بایکۆت، خۆپێشاندان و ناڕەزایەتی دەردەبڕن. هەر لە درەژەی ئەم بایکۆتکردانەشدا ئەمڕۆ کارمەند و فەرمانبەرانی نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی لەگەڵ دەستپێکی دەوام کارەکانیان جێهێشت و بایکۆتی دەوامیان ڕاگەیاند. ئەوان دەڵێن ئێمە لەوە زیاتر ناتوانین بەردەوام بین لە کارکردنی بێموچە. خەریکە سەری ساڵیش دێت، بەڵام هێشتا موچەی مانگی دێمان وەرنەگرتووە و تاوەکو موچە وەرنەگرین ناچینەوە سەر کارەکانمان. بایکۆتی دەوامی کارمەند و فەرمانبەرانی نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی لە کاتێکدایە کە زیاتر لە هەفتەیەکە زۆربەی قوتابخانەکانی سلێمانیش بایکۆتی دەوامیان ڕاگەیاندووە. هاوکات 2 هەفتە زیاترە کە لەگەڵ گەرمیان و سلێمانی بایکۆتی دەوام دەستی پێکردووە و هەمووان داوای موچەی مانگی 10 و 11 دەکەن کە هێشتا دابەش نەکراوە. دوێنێ هەینی 13 کانونی یەکەم ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا دوایەوەی سەردانی ئەنقەرەی کرد گەیشتە بەختە و لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کۆبەوە. سەردانەکەی بلینکن سەرەتا لە چوارچێوەی هەڵسەنگاندن و تاوتوێی دۆخی ئێستای سووریا و گۆڕانکاریەکان ڕاگەیاندرا، بەڵام سەرچاوەیەکی ئەمریکی ئاگادار بە ئاژانسی بلۆمبەرگی ڕاگەیاندووە کە بلینکن تەنیا بەو مەبەستە نەگەیشتۆتە عێراق، بەڵکو چووە چاوەکو هۆشداری توند بە عێراق بدات. بلۆمبەرگ لە راپۆرتێکدا لە زاری سەرچاوەیەکی باڵای ئەمریکیەوە ڕایگەیاندووە. ئەنتۆنی بلینکن لە سەفەرەکەیدا بۆ عێراق هۆشداری بە سوودانی داوە کە ڕێگە نەدات بە هیچ شێوەیەک عێراق ببێتە گۆڕەپانی کۆماری ئیسلامی ئێران. لەم دۆخەدا کە ڕژێمی یاسا دڕوخاوە و دەسەڵاتی نوێ سەری هەڵداوە، چونکە ڕژێمی ئێران عێراقی بەکارهێناوە بۆ گواستنەوەی چەک و تەقەمەنی بۆ سووریا. پێگەی بلۆمبێرگ ئەوەشی خستۆتە ڕوو کە ئەنتۆنی بلینکن بە سوودانی گوتووە سووریا هێشتا لە دۆخێکی ناسکدایە و دەبێت عێراق ڕێگری لە هاتنە ناوەوەی هەر جۆرە چەک و پشتیوانیەکی گروپە چەکدارەکانی نزیک لە ڕژێمی ئێران بکات. ئەوان ئاسایشی ناوچەکە دەخەنە مەترسیەوە، بۆیە پێویستە ڕێو شوێنی توندی ئەمنی بگرنەبەر و پابند بن بە ئاسایش و سەقامگیری لە ناوچەکەدا. ڕژێمی یاسات هەفتەی ڕابردوو ڕووخا و کۆتایی بە دەسەڵاتەکەی هات، بەڵام لێکەوتە و مەترسیەکانی ڕووخانی ترسی خستۆتە ناو دڵی بەرپرسانی عێراقەوە بە جۆرێک کە بەرپرسانی عێراق ڕاشکاوانە باز لەو مەترسیانە دەکەن کە ڕووبەڕووی عێراق دەبنەوە. بەڵام نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسای عێراق زیاتر لە هەموو سەرکردە و بەرپرسانی عێراق ترسی پێوە دیارە و بەردەوام لەسەر دۆخی ئێستای سووریا قسە دەکات و هۆشداری بە عێراق دەدات. مالیکی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا سەبارەت بە مەترسیەکانی سەر عێراق ڕایگەیاند. لە ئێستادا ڕژێمی بەشار ئەسەد ڕووخاوە و ئیسرائیلیش پلانی هەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەش بکات کە ئەمەش مەترسیەکی گەورەیە بۆ سەر عێراق. مالیکی دەڵێت ڕووخانی ڕژێمی ئەسەد و ڕژێمی باعس وەکو یەک نەبوون. ڕژێمی ئەسەد دەستی دەرەکی لە پشتەوە بوو، پلانێکی ورد بوو کە تورکیا پشتیوانی لێکرد. لە ئێستاشدا ئیسرائیل پلانی هەیە نەخشەی ناوچەکە بگۆڕێت. ئەمەش بەپێی دۆخی ئێستای عێراق مەترسیەکی گەورە ڕووبەڕووی وڵاتەکەمان دەکاتەوە. سەرۆکی دەوڵەتی یاسا دەڵێت بە گشتی ئەوەی ڕوو دەدات لە ئێستادا لە بەرژەوەندی عێراقدا نییە و پێویستە حکوومەت و هەموو دەست و پەیوەندیەکانی عێراق بە وشیاری زیاترەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکات. گرنگترین سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.